کۆمەڵەی کەلگە پەلەوەریەکان ئەڵێت کە بەرهەمی مریشک زۆر زیادی کردو و سێ هێندەی پێداویستیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکات و یاخود کوردستانە و ئاماژە بۆش دەکەن کە دەیانەوێت ڕێگەیەک بدۆزرێتەوە کە هەناردی بکەن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی ئەتوانین بڵین دەرەوەی عێراقیش. ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین بۆی بزانین کە گرفتەکانی بەردەم کەلگە پەلەوەریەکان چیە، ڕێژەی بەرهەمهێنانی مریشک ڕۆژانە لە چ ئاستێکدایە. گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆ لامان ئامادەیە جەنابیان حسێن جەمال حسێن والی بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی. کاک جەمال بەخێر هاتی. بەنی باش کاک جەمال. سوپاسدانەکەم. کاک جەمال بەرهەمی ڕۆژانەیە خۆت با بڵێن ڕۆژانە بەرهەمهێنانی مریشک لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە و لە ئێستادا باز لەوە دەکرێت کە بەرهەمەکەەوەندە زۆرە کە پێویستەکە بنێردرێتە دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵێ دووبارە سپاس بۆ جەنابتان. خۆتان زانین بواری پەلەوار خۆشبەختانە یانێ لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەت دوای دروستبوونی حکوومەتی هەرێمە بواری پەلەوەر بە شێوەیەکی بەرچاو لە هەموو کەرتەکانی تری کشت و کاڵا زۆرتر گەشەی کردووە بلئەخەس لە بواری پەلەوەری گۆشتا توانراوە ئێستا ئاستی خۆبژێویش تێ بپەڕێنێ زیاتر ینی ئینتاجمان بە زۆر بەڕێژەیەکە لە ئێستادا لە پێداویستی ناوخۆمان زۆر زیاترە بەڵام ئەم ئینتاجە ڕێک نییە بە بازارکردنێکی ناڕێکی هەیە هەم ئینتاجکردنەکەشی ناڕێکە ئەمانە زۆر جارە بنە هۆی ئەوی کە گرفت بەردەوام لە بە درێژایی ساڵسەیرەکەیت کێڵگە پەلەوەریەکان هەمیشە گلەی و گازندەیان هەیە کە سعر نزمە بێتەوە تۆزێ بەرزە بێتەوە تۆزێ نزمە بێتەوە ینی بەردەوام جێگیر نییە بەردەوام لەو هێنایە لەو ڕێنجایە ئەمەش زیانە گەێنێ هەم بە خاوەن کێڵگەکان هەم بە هەرێمی کوردستانیش ئێمە بازارکردنەکە ئەگەر نەتوانێت حکومەت تێرم بەرنامە دابنرێ بۆ مەسەری بە بازارکردن بە بازارکردن بە یەک لایەن ناکرێت پرۆسەیەکی قورسە چونکە بە بازارکردن بە مریشکی زیندوو ناتوانانی تۆ بە بازارکردنی بۆ بکە ینی تۆ زەمانێکە لە کێڵگەکە تۆ بە خێوی خیتە بازار هەمی پێکەوە تێیەکە هەمیشی پێکەوە سەر باشترین بە بازارکردن دەوەیە مریشک لە سەربەڕینخانە سەر ببڕێ و کۆمپانیای گەورە و سەربڕینخانەی استراتیژی دروست بکرێت کە بێ سەر ببڕێت و مریشی ئەم کێڵگە خاوەن کێڵگە پەلەوەرانە بە سعری وەربگرێ کە ئەوانیش زیان نەکەن و بەردەوام لە بەرهەمهێنان و بیشتوانرێ هەمیشە مەخزوونمان هەبێ بۆ کاتانەی کە پێویستە بخرێتە بازار. کاک جەمال مریشکی بەستۆی بەرازیلیمانەیە تورکیمانەیە وڵاتانی ترمان هەیە ئەوان بۆ زەرەر ناکەن بۆ ئەوانی خۆمان زەرەرەکەن ئەگەر بە بەستوی هەڵی بگرن هی خۆمان زەرەر ناکەن ئەگەر بە بەستوی هەڵی بگرین و بەرنمەیەکی باشی بۆ بدەن مەسەلی باشتر باسی مریشکی بەستوتان کە بەڕاستی هەموو ئەو مریشکا بەستوانەی کە تۆ لە بازاڕی دەیبینی بە فەرمی قەدەغەیە لە 2009ەوە هەم لە حکوومەتی فیدراڵی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە وەزارەتی کشت و کاڵ ئەمانە هەمی قەدەغەیە هیچی بە ڕێگەی فەرمی یەک ئەو مریشکە بەستوی کە تۆ ئیبینی لە بازار هیچی بە فەرمی نایە تا هەرێمی کوردستان و هیچیشی سەرچاوەکەی دیاری نییە و هیچیشی تەندروست نییە چونکە بە هیچ جۆرە پشکنینێکە ناڕوا کە دڵنیایی بدابێتەوە ئەم مریشکە تورکیە یان بەرازیلیەیە لە ڕێگەی پشکنینەوە لەبەرەوە بەستوی وڵاتان من بخێنە ئەولاوە بەستی خۆمان زۆر باشە یعنی لە ڕووی کوالیتیوە باشە لە ڕووی لە هەموو ڕێکۆ باشە چونکە لەژێر سەرپەرشتی هەم سامانی ئاژەڵ هەم ڤێتەنەری سرە بڕێت و خرێتە بازارەوە بەس بەداخەوە گرفتی ئەوە نییە کە سەر نابڕێ گرفتی خەڵکی ئێمە بەڕاستی ئێمە حەزمان لە مریشکی زیندووە ینی جا تەمان ئەمە باش نییە هەتاکو ئەمە بێ فێر ببین بەڕاستی دەبێ فێر ببین مریشکی بەستوی ناوخۆ بخۆی ئەم بازاڕی ئەمان خەلەلێکی تری هەیە بەداخەوە ئێمە کۆمەڵی موەسات هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕۆژانە مریشک خواردن دروستەکرێ هەم لە کاروباری کۆمەڵایەتی و سجنەکانە و نەخۆشخانەکان و هێزی پێشمەرگ زۆر موەسسات هەیە کە ڕۆژانە خوێنن ئەمە لە باتیەوەی ئەم مریشکی ناوخۆ سەرف ناکەن دەبێ خوا چەند بڕیار هەیە کە سەرکە کۆبوونەوە کراوە لەگەڵیانە کە بتوانن ئەم بەرهەمی ناوخۆیە بەکار بهێنن بەداخۆ ئەمەش خۆی بۆ بە ساغبوونەوەی زۆربەی مریشکەکانی تورکی و وڵاتەکانی تر حکوومەت تا چەند هاوکار بووە لەگەڵ کێڵگە پەلەوەریەکانە یاخۆ لەگەڵەوەی کە
ڕێگەن نەجات ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەیان هاوردەی هەرێمی کوردستان بکرێن لە پێناو ساختکردنەوەی بەرهەمی ناخۆ بە تایبەت بەرهەمی مریشی کە باس لەوە کرد لەگەڵ زیادبوونی بەرهەمەکە خاوەن کەڵگەکان زەرێکی زۆرەکەن لە بڕی بازاڕێکیان نییە بۆ ساختکردنەوە. بەڕاستی ئەمە ناشارێنەوە ینی زۆر هەوڵ درراوە هەتا دروستکردنەوەی بازاری جنوب و ناوەڕاستی عێراق لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵە هەوڵێکی زۆر درا کە توانرا ئەو ڕێگەیە بکرێتەوە بە خااتری ئەوەی کە کێڵگە پەلوەریەکانی ئێمە بەرهەمەکەمان زۆرە بچێتە ئەو شێوە ئەمە جۆرێک لە بازار مەسلەی قەدەغەکردنی ئەوان وەک پێم وتی بەڕاستی قەدەغەیە بە یەک لایەن ناکرێ هەوڵی زۆر دراوە نووسرا و کراوە بە فەرمی هەیە ئەمانە کەس نازانێت بێتە سەرخەت بۆی ئەوەی کە زەرور بێ دەبێت زۆر موسساتی حکومت بێ وەزارەتی ناوخۆ گومرکەکان سنوورەکان هەمووی زەرورەتە هەمی بێتە سەرخەت ڕاستی هەمویان کراوە بۆ هەمی کراوە بۆ هەموو لایەنەکان جەمال هەز ناکەی جۆرێک لە هاوڵاتی تۆزە گومانیە کە ئاڵەی خاوەن کەڵگە پەلەوەریەکان زەرەرەکەن لە زەرەران هەز ناکەیان ئێم دەنگۆی لە نێو خەڵکا هەیە زۆر جارەڵی کاکە زەرەرەکان علەف گرانە هەموو گران بووە کەچی هاوڵاتی زۆر بڕواناکە وەڵا بەداخەوە دەبێ ئێمە قەنەعەتمان بۆ بێ ئێمە بۆ بەرهەمهێنان کۆمەڵێ مادە پێویستە لە ئالیکی پەلەوەرە کە هیچ دانەیەشان لە هەرێمی کوردستان و وڵاتانی منتیقەکەشمان بەرهەم نایەنرێ هەر لە سۆیایە لە زەیتی سۆیایەوە مەسائلی پرێمەکس و کۆمەڵێ پێکهاتەیە کە لە ئالیکە لە هیچ وڵاتەکانی دەور و پشتیشمانە ئینتاج ناکرێت هەمیان لە دەوڵەتانی دوورە دەستی وەکو ئەمریکای لاتین و بەرازیل و ئەرجنتین و ئەوانە ئینتاجەکرێ لەوێەوە تۆ کە ئەیهێنی هەر لەوێ کڕینەکەی تا ئەم بابەتانەی هێنی ینی ئەمە ڕێژەیەکی زۆر ئەچێتە واتە ئێستا پێداویستەکانی بەرهەمهێنان لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان گرانە بە ئێستاشەوە ئالی زۆر گرانە لە سەریان بە ئالیکی هەموو جۆرەکانی پەلەوەر بە عکسەوە ئێمە تۆزی یەک شت زێهنمان هەیە چونکە هەمیشە مریشکمان بە سعری نزم بینیەوە تەسەورمان کردووە ئەم سعری مریشکە سعرەکەی خۆیەتی وان نییە تۆ بە 2000 بینی لە ئێستا نزیکەی 3000 تێچووی 1 کیلۆ بەرەمێنان 1 کیلۆ گۆشتی سپیە خەڵێسە لە زەرەران ئێستا بەڵێ ئەوانەیە لە ئێستا لە زەرەران زەرەرێکی چۆن یانێ بڵێ لە زەرەیە کەمترن وەک لەوەی کە تۆ بە دوو بێت تێگە مالۆم پێشۆگە بزانن بە 250 200 بوو ئەمانە ئێستا من بۆ زانیاری جەنابتانە من کۆنتاکتمانێ هەم لەگەڵ بران بەڕێز لە کۆمەڵی کێڵگە پەلەوەرەکان هەم لەگەڵ خاوەن کێڵگە پەلەوەرەکان کە کۆنتاکتمان هەیە ڕۆژانە بەڕاستی تەوەقعیشەکەی مریشک زیاتر گران بێ بۆ ڕێژەیەکی زۆری قاعەکان دایان خست و ئیفلاسیان کردووە هەر لە فرۆشتنی خانوو لە ئەمە یەکێکە بوونی ڕێژەیەکی زۆری نەخۆشی بەڕاستی سیستەمی ڤێتەنەریش لە هەرێما بەڕاستی ئەو دەرمانانەی کە یێتە هەرێمەوە زیاتر لە ڕێگی کەرتی تایبەتۆ زۆر کاری خۆی ناکە بوونی نەخۆشیەکی زۆریش لە ناوکێڵەکە ئەمە هەردووکی بە هەردووکی پێکەوە بارگرانیەکی گەورەی لەسەر کێڵگە پەلەوەرەکان ترسمان هەیە ئەمانە وای لێ بێت زۆربەی کێڵگەکان دابخرێت جا زۆر دابخرێ ئەنج کێشەی گەورەمان بۆ باس لەوە کردگە بەرهەمێکی زۆر بەرهەمێنرێت یەکێکی دیکە لە چارەسەرەکان ناتوانرێت بۆ نمونە سنووردار بکرێت ڕێژەی بەرهەمهێنانی بەرهەمی مریشک ئەو ڕێژە زۆرە بەرهەم نهێنرێت بەپێی پێویستی ناخۆ و کاتە هەم خاوەن کێڵگەکان زەرێکی ئەو تۆ ناکەنەوە هەمیش نرخەکە لەسەر هاوڵاتی بۆ شێوەیە گران نابێت هەر ئەوە گەڕینەوە سەر بە بازارکردن یعنی گرفتەکەمان لە ئینتاجان نییە بەڕاستی گرفتەکەمان لە بە بازارکردنەکە ناتوانین کۆنتترۆلیکەین بەداخەوە ئێمە لە یەکە گێڕەکانی سنووری هەموو پارێزگاکان هەر لە دووە کۆتا بێنە هێنەوە بەداخەوە بەدەل لەو کێڵگە فەرمیانەی کە هەمانە کۆمەڵە کێڵگەی تەجاوز و شتی تر دروستکراوە کە بەڵێ نافەرمی دروستکراوە زۆریان مانگرتویان نێرین بۆ ئیجرعات ناکرێن هەمیان بە تەجاوز دروستکراون کە ئەمەش خۆی زەرەر و زیانێکی گەورەیە لە کێڵگە فەرمیەکانیەدا ئەمە بەشێک لەوانە بەشێکی تریش کە ئێمە بەڕاستی هەوڵمان داوە کە بتوانین ئیدخالی جوشکە تەنزیم بکەین ئیدخالکردنی جوشکە ئەوە لە ڕێگەی ئیدخالەوە ئەکرێ تۆ دەتوانی کار بکەی لەگەڵ ئەوانەی کە فەرمین ینی ئەتوانیمؤسسەی ڕسمین لەگەڵ و خاوەن کێڵگانەی مۆڵەتیان هەیە و لەگەڵ ئێمە کارەکەن ئەتوانین کارکەین بەس لە نەتیجە تۆ بوونی مریشکی بەست و کێڵگەی قاچاق
کێڵگەی قاچاقمان زۆرە ئارەوەڵا زۆر بێمۆڵە زۆرە ئیجرعات زۆریشی نێراوە بۆ وەزارات بۆ ئەوەی بتوانین فەرمی بێ زۆری نێراوە بۆ یەکەی کارگەرەکان کەس ئیجرعات لەگەڵ ئەوەشە خەڵکێکی تر فێر بووە لەژێر بیتی پلاستیکیە ینی تۆ یەک مریشکەی لە ژوێن گەورا لە لادەکان لە نزیک ینی ئەمانی خێر و تەماتەوە ئەمانش گرفتن ئەینە خۆ گرفت لە فەرمیەکان نییە توانرێن ڕاست بکرێتەوە و ڕێک بکرێت گرفتەکە ئەم بابەتە تەجاوزانە قاچاقەکان وەڵی تەجاوز زۆرە بەردەوامی زیاد دەکات بەردەوام ڕێگا بۆ نمونە ڕێگری نییە لەمە ئەزان چۆنە ئێستا ئێمە و سامانی ئاژەڵ مؤسسەیەکی خزمەت گوزارین زیاتر فەنین لەگەڵ ئینتاژە لەگەڵیان ئەمانە نێرین هەمیەکەین ئەینێرین بۆ لە ڕێگەی فەرعەکانمانەوە یان نێرین بۆ یەکە کارگێڕەکان ئیجراعاتکان خۆ دەزانی بەداخەوە بەشێکی هینی کۆمەڵایەتی ئێمەیە خزمی ئەم و ناسراوی ئەو بەم خاترانە بەڕاستی لە باتیەوە بووە سێنرێ هەر زیاد دەکات ناوچەمان هەیە ناوچەمان هەیە هەر باهێن پێڵم زۆرترین ڕێژەی تەجاوزان لە سنووری چەمچەماڵ و ئاغژەلەرا بەعادەتە تا هەفتا 5 پرۆژەی تەجاوز هەیە منطقەمان هەیە هەمی 30 پرۆژەی پەیوەندیدار هەست بۆ بەرپرسیارەتی ناکە کە لەسەر شانتی بێگومان و کێڵگە نافەرمیانە ڕەنگە بە شێوەیەکی باش نتوانن مریشکە بەرهەم بهێنن نتوانن بۆ نمونە مریشکی نەخۆش بخەنە بازاڕەوە هەموو شتێکە بێت سەرچاوی بەشێکی ئەوانە کە بوونی ئەم نەخۆشیانە ئەوانن کە سەرچاوی نادیارەوە جوشکە ئەهێنن و نەخۆشی هێنە سنوورەکانمان من ناتوانم کەس تۆمەتبار بکەم بڵێم فلان بەڵام بەڕاستی دەبێ هەمومان بە مؤسساتی حکوومەت بە یەکە کارگەڕیەکان دەبێ بەڕاستی ئیجراعاتی زۆر جدی بکرێت لەگەڵیانە ئەمانەی هۆکارێکی سەرەکین ئەمانیش کە بازاڕیان تێکداوە و لە ئینتاجیشان تێک کەس نازانێت چی شێن بە مریشکەکان بەڕاستی ناتوانرین ئێمە ئەمانەی تر کۆنتاکتمان هەیە ینی لەگەڵ باشە کە هەر زەرەرەکان بۆ ینی کەڵگەی پەلەوەری ئەکەنەوە ئەم پارەی خۆیان بۆ کە ئازانن زەرەرە ئەگەر زەرەر بێ ینی بۆم پارەی خۆیانەکەنە کەڵگەی پەلەوەریەوە خۆی زۆر پرسیارێکی جوانە زۆر جاریش ئێمە ئەو گفتوگەمان لەگەڵیانە هەیە کاکە هۆڵێکت هەیە بۆ ئیکەی بەدوان بۆ نمونە بۆ ئیکەی بەدوان ئەگەر نزانی زەرەر ناکەی خۆی پرۆسی بەرهەمهێنانی مریشک ئەگەر ڕێک بێ نۆرمال بێ قەت زەرەر ناکە ینی چونکە خواردنی ڕۆژانەی ئینسانە ینی بەردەوامە بە جوان وەڵامی ئەوان ئەڵێ ئێمە فێر بووین تازە ناتوانین دەست لەم ئیشە گەرم تاقول بێمە لێ خۆش کوردەمە بۆ مشتێ بەکارێ ڕەحمەت لێبێ ئەوەیە زۆر جار ئەم هینە ئەکەن زۆر جار ئەمان ئەو مجازە فێش ئەکەن و ئێستاش تقریبان بە حکمی ڕێنمایەکەشمان گۆڕاوە تاقەمان زیاد کردووە تۆزێ کەم بۆتەوە دروستکردن بڵین وەڵا کاک جەمال ئێمە لە مریشک لە خەیار لە تەماتە لە سەوزە و میوایانی لەو بەرەمانی کە لە ناوخۆ بەرەمیە زۆر جاریانی ئەو کەسانە گرفتیان هەیە یعنی ئایا نازانن هۆشیاری بە بازارخستنیان نییە هۆشیاری کاروپیشەکەی خۆیان نییە یعنی ئەوەندە خەیار بەرەمیە لە هەمویان لە ماوە یەک مانگە ناچارە بێ فڕێ بن ئەوەندە تەماتە بەرەمی ئەوەندە باینجان و کوولەکە لەوە ناکەنەوە کە زەرەراکەن ئەوەندە هێلکە لە پڕ ئەمانە ناژمێنێ گرانە بێ دوایە بێ فڕێ بن یعنی ئەمە پەیوەندی بە هۆشیاری ئەوانەوەیە پەیوەندی بەچێوەیە خۆی بەشێکی بەڕاستی پەیوەندی بە هۆشیاریەوە هەیە بۆ نمونە من هەر بواری پەلەوەەر بۆ خۆت بێنکەن ئێمە لە زانستی پەلەوەرە شتێکی پێڵین مرەبی خۆ تۆ تەسەوە مرەبی کۆمەڵە سیفاتی تایبەتی خۆی هەیە لە بەرهەمهێنانی مریشکە بەداخەوە خۆ ئەوی هاتوۆتە ئەم بوارەوە هەمی مرەبی نییە هەمی کەسانێک نین کە توانای زانستی و فەنی هەبێ لەم بوارە بڵێ تەنها ئەوەیە پارەی هەیە پرۆژەیەکە کاتەوە کرێکارێکی عەرەبە ئێرانیە ئێزیدیە کوردی خۆمانە ئەی خاتە سەریە لە قاعی ترائیشی کردووە بەداخەوە ئەمەش گرفتە بۆ ئێمە کە جاری وا هەیە لە ڕێنمایی و لە هینە زانستەکەی ئێمە تێناگە خۆی ئەمە یەکێ لە گرفان گرفتێکی تر بەڕاستی بازارکردنە بە بازارکردن گرنگە من ناچمە بابەتی نەباتێکەوە چونکە اختصاسم نینێ بەس بابەتی دەواجن دەبێت ئەگەر بکرێت مریشکی زیندوو نەمێنێت قاچاق و بەستوی وڵاتان نەمێنێت و لە ڕێگەی مەزەرەکانەوە بتوانین سەربڕین کەین دەتوانێت کۆنتترۆلکەین چکەوەکو تەماتەیەک نییە تۆ بێڵێ ئەتوانی تا ساڵێک تۆ مریشک هەڵبگری بەس ئێمە گرفتمان لەم مەخازنە مجەمەدانایە
کاک جەمال کاتە پێت وایە بەرهەمی ناوخۆی نیتوانیوە ڕکابەری بکات لە ڕووی جۆر و کوالەتیەوە لەگەڵ بەرهەمە دەرەکیەکانە؟ من بە عکسەوە ئەڵێم بەرهەمی ناوخۆی خۆمان دەڕووی کوالەتیۆ زۆر باشترە لە بەرهەمی هاوردە و بە دەلیلیش پێمە کاتە هاوڵاتی بۆ هۆشیاریی نییە. ئێمە بەشێکی بە پەیوەندی بە سعرەوە جاری وا هەیە بوونەکەی ئاسانترە ینی خەڵکی ئێمە نازانێ بۆ نمونە چۆن لەگەڵ ئاینا من چۆن مریشتێکی بەستووی یەکێک لە مەزەرەکانی خۆمان کە لێرە ئینتاجە کرێ و سەر ئەبڕێ چۆن ئەیگۆڕمەوە لەگەڵ مریشتێکە لە بەناوی بەرازیلۆ کی ئەڵێ بەرازیلە کی لە وڵاتانی دەور و پشت پەست تەنها لۆگۆکەی بۆ ناگۆڕن کی ئەڵێ نایلۆنەکەیت بۆ ناگۆڕن خراپترین مریشت لەناو خەڵکی شامە بڵاو ئەوانەی کە بەستون و لە دەرەوە هاورداکردن بۆن ساردێکیان لێت هەر بۆن ساردێکی لێ نەک بۆن سارد بەشێکیان سیر بکەی ئێستانەکەشی ڕەش بۆتەوە ینی کۆنەوە نەدەمێکە هەڵگیراوە یەتیش بە قاچاق دێت هیچ فەحسێکی مختبەری کوالیتی بۆ ناکرێت. کاتە چۆن هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە پێویستە کات بەرهەمی ناوخۆ بۆ نمونە ئێستا کە خەڵک گوێی لە ئێمە بێ یاخودەم هەواڵانە لە سوشال میدیا بینێڵێت ڕێژەی بەرهەمێنانی مریشک زۆر بەرز بۆتەوە بەڵام ئەو بیری هەر لای ئەوەیە کاتە بۆ نرخەکەی هەر بەرزە. نرخی من ئەو ئێبێت بچێت دانی ینی بۆ مریشێکی بازرگانی بکڕێت بۆ نمونە تیجاری بکرێت کە بە 6,000 دینارە. بەڵێ ئەمە بۆ من هەرزانترە ڕەنگە هەندێک عیلە ئەوە حەقی خۆیان بە بەڵام بۆچی لە بەرزی ڕێژەی بەرهەمێنانی مریشکە بەڵام نرخەکەی هەر بەرزە ئەتوانی ینی بۆ منە ڕێنمایەک بە هاوڵاتی ڕوونکردنەوەی بێ بە هاوڵاتیان هۆکار چییە؟ بەڵێ ئێمە بەڕاستی هەمیشە پاڵ پشتمان کردەوە بە دڵنیاییشیانە دەینێ مریشکی ناوخۆی خۆمان بە هەر جۆری زیندووەکەشی کە لە بازار هەیەوە بەستوەکەشی کە هەیە لە ڕووی کوالیتی لە ڕوویوە بەرهەمهێنانەوە لە هەموو ئەو مریشکانەی تر بە کوالیتتر و باشتریشە و چونکە لە ژێر سەرپەرشتیارەتی هەموو کۆی فەرمانگەکانی وەزارەتی کشت و کاڵا بەرهەمەهێنرێ ئەگەر گرفتێکی هەبێ ئەگەینە لایەن بەیتەڕە ئەچێ لە ڕووی نەخۆشیەوە لە ڕووی ئینتاج و لە ڕووی تەغزیەوە ئێمە لەگەڵیانین تەنها بێ ئێمە فێر ببین هەمیشە بەرهەمی ناوخۆ پەسەند بێ لە لامان ئەگەر نرخێکی کەمیشی جاری وە هەبێ زیاد ببێ جاری وە هەیە عکسە بێتەوە مریشکە ناوخۆکەی خۆمان نرخی لە بەست و ئەجنەبیەکەش نزمترە بۆ زانیاری زۆر نزمترە لەبەرەوە بێ ئەمە کەوتوتە سەر هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن وەزارەتەکان هەموو لایەنە پەیوەندەرەکان ئێمە بەڕاستی دەبێ هاوڵاتی لەوە تێبگەێنین و فێر ببین مریشکی ناوخۆی خۆمان بەکاربێنن لە هەمووینێکیانە زەمانەتە ئەو مریشکە بەستوونانەی وڵاتانی تر هیچ سەرچاوێکی نییە و سەرچاوی زۆر نەخۆشین و تام و هەموو وەک تۆڵی تام و چێژیشی تام و چێژێکی زۆر ناخۆشە بە گەڵا و گوڵی ترخ بەتەمان لە چێژ لێ نانا بۆن سادەکەیەوە حقیقەتە شێک و مەڵایەتیشی لە ماڵەوە. کاک جەمال ئەو سەربڕەخانانەی کە لە گەڕەکەکانە هەن هەمویان مۆڵەت پێدراون؟ نەوەڵا ئەو سەر بەزان چۆنە وەک پێم وتی مریشک نییە زیندوو لە دنیا شتیوان نییە لای خۆشمانە ئێمە لە سەردەمی خۆی پێش یەگرتنەوەی ئیداری حکوومەتیان ئێمە تقریبان ئێمە کۆنتترۆلی مریشکی زیندومان کردبوو نەمابوو هەمی ئەوانە لە ڕووی تەندروستیەوە لەوە چێ خەڵکەکە ئێمە وەک پێم بڵێ ڕغبەی مستەهلیکی ئێمە خواستی هینێ ئێمە مریشکی زیندووە ڕاستە بەو شێوە بڵاو بۆتەوە ئەچێ لەوێ ئەیکڕێ ئەیناوەکو مۆڵەتێک کە مۆڵەتیان هەبێ وەڵا ئەمە فەرمین و سەربڕین من ناشتیوان نییە دوکانێک گۆرم و دوکانەکان لەوە چێ لە ڕووی تەندروستی و لیژنەکانی قایم قامێت سەرپەرشتیانەکە نیامەگەر مخالەفاگە ناوەکو فەرمینین کاتە باشترین کارەوەی کە هاوڵاتیان بیکاوەیە مریشکی بەستووی خۆماڵی کوردی بەکاربهێنن وەک لە ڕێگە ڕاستەکە ئەوەیە باشە هەموو شتەکەش لەسەر شانی وڵاتی نەبێ ڕاستۆژێ سەرکاری شەکی خۆیان بکەن بزانن چیەکەن چ کاتێک بەرەم زیاکە ئێمە خۆ لە نەتیجاکە ئینتاجەکەین بۆ هاوڵاتی ئەیکەین گرفتەمە بەسەرمان لە ئینتاج لە خۆراکەکەیە ئەینا خۆی کێشەی گەورە لەسەر شانی موسسات و خاوەن کێڵگەکانە کە ئەمانە ئەم بەرهەمیان باش بکەن و باشتر بخرێتە بازارەوە. زۆر سپاس بۆ جەمال حسێن والی بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی کە لێ مامەدەبووین سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.